ئێستا ئێمە هاتینەوە بۆی عادە تەنزیمی ئەو هێزانە ئەو فەوزانە ئەو لیوایانە مشتەرەکانە کە سەر بە وەزارەتی پێشمەرگەن پلانێکماندانا بۆ ڕێخستنەوەی فەوجەکان و ئەوە تا لە 28 یانزەوە بۆ ماوەی 6 هەفتە ئەم فەوجی 4 لیوای 5 لای ئێمە مەشق دەکا بە هاوکاری هاوپەیمانان و لە لای خۆشمانەوەی عادە تەنزیممان بۆیان کردوتەوە. ئێمە تەنسیقی باشمانەیە لەگەڵ KTCC برادرانی هاوپەیمانان کە ستافێکی زۆر لە لای ئێمە ئێستا بەردەوامی لەسەر مەشق و پەرەپێدان بۆ ڕاهێنانیان لەسەر مەشقی تازە. لە ساڵی تازەش پیلانی تازەمان هەیە بۆ ئەولەویات دراوەتە لیوا تازەکان لیوا مشتەرەکەکان ئەوانەی کە تێکەڵن عادە تەنزیمیان بۆ بکرێتەوە لە لای ئێمە مەشقی پێشکەوتویان پێ بکرێت بۆی بگەڕێنەوە سوود بە شوێنەکانی خۆیان بگەێنن.